داوا لە ئەندامانی کۆنگراکەین کە جەنابی سەرۆک بارزانی وەکو ڕابەری بزوتنەوەی ڕزگاری خوازی کورد و پەیڕێوکارێکی دڵسۆزی ڕێبازە پیرۆزەکەی بارزانی نەمر جارێکتر بە سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان هەڵبژێردرێتەوە. داوا لە جەنابی سەرۆک بارزانیەکەین ئەگەر بێت وتەیەک پێشکەش کات بە کۆنگرا زۆر سپاسیەکەین. بە ناوی خوای گەورە و مێرەبان خوشک و برایان هەواڵانی بەڕێز پڕ بەدڵ سوپاستان دەکەم بۆ ئەم متمانەیە و شەڕەفێکی گەورەیە کە من لە خزمەتی ئێوە دەبم، بەڵام من حەزەکەم لە دڵەوە پێتان بڵێم بەخۆ من هەرچێکی بم لای من گەورەترین و پیرۆزترین ناو و ئەرک پێشمەرگاتیە و من پێشمەرگەم. من لەوانە نیم لەو کەسانەی کە حتا دەمری سەرۆک بی یان بەرپرس بی یا مەسئول بی حەزب کاتن. من حەزم دەکرد جەوێکی وا وەزعێکی وا دروست ببا لە هەرێم لە ناوچەکە. من لەم کۆنگرەدا داوای ئیجازەم لە ئێوە کردبا، چونکە هەموو دەستپێکێک نیهایەتێکی هەیە. هەموو مرۆڤێک حەزەکەی چەند گەورە بی لە چ پلە و پایەکدا بیتن نەتیجە ڕۆژێک دێ هەر بەجێتان دێڵی. منیش ئینسانێکم بەشەرێکم وەکو هەر یەکێک لەو بەشەرانە، بمانەوێ نەمانەوێ بتانەوێ نەتانەوێ ڕۆژی کە خوا ئێرادەی تەواو بوو من بەجێتان دێڵم. لەبەرەوە ئەمە شتێکی طەبیعیە بە ئیعتیادی و طەبیعی وەربگرن، بەڵام لەوە دەچی ئینشاءڵڵا لە کۆنگرەی داهات و زووتریش بیکەین من بتوانم ئەو ئەمنیەتە تحقیق بکەم، چونکە من حەز ناکەم مردن من لە ئێوە جیا بکاتەوە. من دەمەوێت پێشی ئەوە بە ئێوە بڵێم خواحافیز. بەڵام ئێستا بۆ ئەوەی بەردەوام بین پارتیش بەردەوام بی دیارە مادەم وەتان پێخۆشە من سوپاستان دەکەم و لە خزمەتی ئێوەدا دەبم. ئەوەڵان هەر ئینسانێک لە جیاندا هەندێک تایبەتمەندی خۆی هەیە. ئێمەش هەندێک تایبەتمەندی خۆمان هەیە. جەنابی بارزانی پێش ئەوەی کە وەفات بکات وەسیەتی کرد لە من و کاک ئیدریس. گوتیە بی ئێوە یەک
گیان بن لدو قالب دا یک گیان لدو قالب دا الحمد لله ما وصيتكي أو من بجي جيانت وأنا وقبلي يك جيان لدو قالب دا همو وقتك من آماده بوم خم لجي كا قدريز دابنم لجياتي أوغم وخو قدر بدست مروف نية قدر بدست خويا أجينا اختيار بدست من بوا من خم لجي كا قدريز داعنا من برون كا قدريز بميني بلان بدست من أبو استش اروکو لو تارکم دو باسم کر پیروزبایی لایوا و لهمو لاینگران و همو دلسوزانی گله کم آنده کم که کنگره کم آن کنگره کی نوعی دبی و لهمان کاتیج دا سرخوشی لوانه دکم که خویان آماده کرده بو فاتحه بو پارتی بخوینن من بو اوی بتوانین بواوي وضع كاريكو بيكتر بي بتوانين باشتر يشكارا كان بري وبين مني سبيسيار دا كان بو ايوا ك نيتشيري كوري كاكدريس وكو جيجيري سروكي بارتي پسند كانوا سپاسن تمنای سرکوتتان بوده کم و انشاءالله کنگره کی نوعی دبی و نوعیش دبی پشت بخوای گورم سپاستان دکم و هر سرکوتو بود جنابی سروک مسعود بارزانی حوالانی برس اندامان و جماوری پارتی دموکراتی کردستان ام کاتتان باش لم روجدا هیوای سرکوتن بو جنابی سروک بو هموتان و بو کنگره پارتی من دخوازم سرکوتنی کنگره چوارده پارتی دبیت سرکوتنی همو پارتیکو مایه بهزبونی همو گلی کردستانه دمویت لیره دا زور سپاسی جنابی سروک بارزانی بکم بو متماندانوی بمن وەک جێگری سەرۆکی پارتی متمانە و ڕەزامەندی جەنابیان گەورەترین و گرنگترین هێزە بۆ من لە هەموو ڕوویەکەوە جەنابی سەرۆک بەڵێنی ئێمە هەمیشە ئەوە بووە کە دڵسۆزی بیر و باوەڕ و ئامانجەکانی جەنابت بین هەموو کار و ئامانجەکانی ئێوەش تێکۆشان بووە لە پێناو ئاشتی و آزادی و پیشکوتنی کردستان جنابی سروک رمزی خبات و برخودانی گلی کردستانه کاتک سروک بارزانی رابرایتی دکات همو گلی کردستان خوی بهز دبیند دڵنیایە لەوەی بەرگری لە مافە نەتەوایی و نیشتیمانیەکانی دەکات گەلی کوردستان زۆر دەستکەوتی مێژووی بەدەستهێناوە سەرۆک بارزانی ڕۆڵی هەرەسەرەکی هەبووە لە بەدەستهێنانی هەموو ئەو دەستکەوتانە بۆ گەلی کوردستان هەمیشە بەرگری کردووە بۆ پاراستنی هەموو ئەو دەستکەوتانە لە کاتی فەرماندەییکردنی شەڕی داعشیشدا لە جیاتی هەموو جیهان بەرگری لە بەهاکانی ئازادی و پێکەوە ژیان و لێبوردەیی کرد دەبێ هەموومان هاوکار و یارمەتیدەری جەنابی سەرۆک بین بۆ یەکڕیزی ناوخۆ لە پێناو بۆ یەکڕێزی ناوخۆی هەموو حزب و لایەنەکانی کوردستانی چونکە ئامانجی جەنابیان هەمیشە ئەوەیە گەلی کوردستان بە ئاشتی و ئازادی بژیت تەنها ئەوەشە کوردستان پێش دەخات یەکگرتووی ناوخۆی پارتی
سەرچاوەی هێزی سەرەکیە بۆ ئەندامان و جەماوەری پارتیمان کە هەمیشە باوەڕەیەکی مەزنیان بە سەرکەوتنی بەردەوامی پارتی هەیە. لەبەر ئەوەش دەبینین پارتی بەردەوام سەردەکەوێت بە هەر نرخێک بێت دەبێ ئەو یەکگرتوویە بپارێزین. لە کۆنگرەی ڕابردوودا گوتم پارتی دەبێ ببێتە حزبی خاوەن زۆرینەی کوردستان بە هیمەتی هەموو لایەکتان توانیمان و کردمان. ئێستاش بەردەوام دەبین تاکو بە کاری زیاتر و فراوانکردنی خزمەتگوزاریەکان بە باشترکردنی گوزەران و ژیانی خەڵکی کوردستان و بەهێزکردنی یەکگرتووی هەرێمی کوردستان ببینە حزبی خاوەن زۆرینەی تەواو لە کوردستاندا. جێگەی دڵخۆشیەکی گەورەیە کە بەشداری ئافرەتان لە کۆنگرەی چواردەی پارتی فراوان بووە، بەڵام دەبێ ئەو فراوان بوونە لە کاری پارتیدا ڕەنگ بداتەوە. دەبێ پارتی زیاتر ڕێگە بۆ بەشداری ئافرەتان لە کاری حکوومەت بکاتەوە و ئافرەتانی کوردستان زیرەک و لێهاتوون، ئافرەتانی پارتی لەو بوارانەدا کە کار و بەرپرسیاتیان وەرگرتۆتە ئەستۆ ئەرکی خۆیان بە باشی بەجێگەیاندووە. دەبێ دەنگ و ڕۆڵی ئافرەتان لە ناو پارتیدا زۆر زیاتر بکەین. گۆڕانکاری و چاکسازی یاسایی زۆرمان کرد بۆ دابینکردنی مافی ئافرەت، دەبێ هێشتا زیاتری بکەین. دەبێ ڕۆڵی ئافرەتان لە کۆمەڵگەی کوردستان کاراتر بکەین. ئازادی خوازان بەر لە هەمووان دەبێ ئافرەت ئازاد بکەن. ئازادی ژنان لە کوردستان وڵاتەکەمان و کۆمەڵگەی کوردستان زۆر بەهێزتر و بەرهەمتر دەکات. هەواڵانی هێژە لە کاتی ئامادەکاری کۆنگرەدا گڕۆتینێکی زۆر لە ناو ئەندامانی پارتی بەدی دەکرا. زۆر گرنگە بۆ هەموو ئۆرگانەکانی پارتی درێژە بەو گەرم و گۆڕیە بدەن. هەروەها دەبێ بە هەمومان ڕێگە خۆش بکەین بۆ دەستپێشخەری گەنجانی پارتی. نەوەی تازە لە ناو پارتیدا خاوەن بیرۆکە و داهێنانی تازەن. ئەم هزرە تازەیە بە تێک هەڵبوون لەگەڵ شارەزایی خەباتگێڕانی پارتیدا دەتوانێت پارتی زۆر بەهێز بکات. هەر لەبەر ئەوەش ئێمە لە هەموو ئۆرگانەکانی پارتیدا دەبێ ڕێگە بۆ دەستپێشخەری لاوانی پارتی خۆش بکەین. لێرەوە بە هەموو گەنج و بە هەموو کچ و کوڕانی پارتی دەڵێن مەوەستن و بەردەوام کاری نوێ و داهێنانی نوێ بکەن و پارتی لە هەموو ئاستەکاندا یارمەتیدەری ئێوە دەبێت. لاوانی پارتی هێزێکی تازە و داهێنەری پارتین و زۆر هیوابەخشن. بارزانی نەمر مێژوویەکی ئەفسانەی خوڵقان چونکە باوەڕێکی زۆری بەهێزی لاوانی کوردستان هەبوو. بارزانی نەمر بزوتنەوەکەی بەهێزی لاوانی بارزانی دەست پێ کرد. دوای ئەوەش شۆڕشی سەرتاسەری کوردستانی بەهێزی لاوانی هەموو کوردستان هەڵگیرساند و درێژەی پێدا. باوەڕی بارزانی نەمر و مێژووی خەباتەکەی هێزێکی گەورە و بەردەوامن بۆ هەمومان. بارزانی باوەڕێکی بەهێز بە پشتیوانی خوای گەورە بوو ستەمکاران هەبوو. هەروەها باوەڕی بەهێز و توانای گەلی کوردستان هەبوو. بارزانی ئەو باوەڕ و توانایی کردە بزوتنەوەیەکی شۆڕشگێڕی گەورە کە هەموو گەلی کوردستانی خستە جوڵەوە. بەهۆی خەباتی بارزانی و پارتیەوە بۆ یەکەم جار لە مێژووی هاوچەرخی گەلی کوردستان دەوڵەتی عێراق لە دەستوری دوای شۆڕشی چواردەی تەمووزی ساڵی 1950دا کورد و عەرەبی کردە هاوبەش لە عێراق. هەروەها ڕێککەوتنامەی 11 ئازاری ساڵی 70 بووە گەورەترین بەڵگەنامە کە دەوڵەتی عێراق بە شێوەیەکی فەرمی دانی بە مافەکانی گەلی کوردستاندا بدێت. ئێمە لە هەموو سەرکەوتنەکانماندا دەبێ خەبات و قوربانیدانی بارزانی نەمرمان لەبیر بێت. لێرەوە سڵاو دەنێرین بۆ گیانی پاکی بارزانی نەمر و کاک ئیدریس و هەموو شەهیدانی پارتی و کوردستان. بێگومان هەمومان لەم کۆنگرەیەدا چاومان لە شوێنی ئەو قارەمان و تێکۆشەرە دێرینانەیە نەوەی زێڕینی پارتی کە لە کۆنگرەکانی ڕابردوو لەگەڵمان بوون و ئێستا لە ژیاندا نەماون. سڵاو لە گیانی پاکی هەمویان. هەواڵانی خۆشەویست، پارتی دیموکراتی کوردستان هێزێکی سەرەکی کوردستانی عێراقە و
یەکێکە لە کاریگەرترین و گەورەترین هێزە سیاسی و جەماوەرەکانی عێراق هەروەها جێگەی ئومێدی هەموو گەلی کوردستانە لەبەر ئەوەش سەرکەوتنی کۆنگرەی چواردەی پارتی دیموکراتی کوردستان سەرکەوتنێکی گەورەیە بۆ هەموو کوردستان و عێراق هەر لێرەوە جەخت لەسەر ئەوە دەکەینەوە کە پارتی دیموکراتی کوردستان دوای ئەم کۆنگرەیە بە گوڕ و تێنێکی تازەوە بەرەو چارەسەری کێشەکان هەنگاو دەنێت پارتی هەوڵێکی تەواو دەدات بۆ بەهێزکردنی دامەزراوەکان لە هەرێمی کوردستان و دەستپێکردنی گفتوگۆیەکی کراوە لەسەر باشکردنی بەڕێوەبردن و دۆخی سیاسی لە هەرێمی کوردستان لەگەڵ حزبەکانی کوردستان گفتوگۆی ڕاشقاوانە دەست پێ دەکەین بە تایبەتیش دەبێت ئەو گفتوگۆیە لەگەڵ هاوبەشەکانمان یەکێتی و لایەنەکانی تر بکەین و کێشەکانی نێوان هەردوولا دەبێت چارەسەر بکرێن چارەسەرکردنی ئەم کێشانە زۆر پێویستە بۆ بەهێزکردنی هەرێمی کوردستان زۆر پێویستە پارتی دیموکراتی کوردستان لەگەڵ هەموو حزبەکانی کوردستاندا کراوە بێت حزبەکان لە زۆر قۆناغدا دڵنیا بوون لە پارتی دەبێت ئەو دڵنیایە بەردەوام نوێ بکەینەوە فراکسیۆنەکانی پارتی لە ئەنجومەنی پارێزگاکان لە پەرلەمانی کوردستان و عێراق دەبێت زۆر بەکراوەی هەڵسوکەوت و کار لەگەڵ فراکسیۆنەکانی تر بکەن کێشەی گەلی کوردستان کێشەیەکی گەورەی ڕۆژهەڵاتە پارتی وەک هەمیشە سوورە لەسەر بنەمای نەگۆڕی خۆی بۆ چارەسەری ئاشتیانەی کێشەکە بۆ ئەو مەبەستەش هەموو هەوڵێک دەدات گەلی کوردستان دەتوانێت سوود لە پێشکەوتنەکانی ئەم سەردەمە وەربگرێت بۆ چارەسەری کێشەکەی بە شێوەیەکی ئاشتیانە و دوور لە تند و تیژی ئەوەش باشترین و گونجاوترین ڕێگەیە بەڕێزان پارتی هەر لە ڕۆژی دامەزراندنیەوە هێزێکی گەورەی بزوتنەوەی سیاسی و دیموکراسی عێراق بووە بەهێزی پارتی لە بەرژەوەندی هەموو خەڵکی عێراق بووە ئێستاش دوای تەواوبوونی کارەکانی کۆنگرە بەهێزێکی تازە لەگەڵ هەموو لایەنە عێراقیەکان بەشدار دەبین کە کار بۆ بەرژەوەندی هەموو عێراقیەکان بکەن و جیاکاری لە نێو نەتەوە و پێکهاتەکانی عێراق نەکەن داوا لە حکوومەتی تازەی عێراق دەکەین هەڵی کار و خزمەتگوزاری لە ناوچەکانی باشوور و ناوەڕاستی عێراق زۆرتر و باشتر بکەن یارمەتی کەرتی تایبەت بدەن ناوچە وێرانکراوەکانی سونە ئاوەدان بکەن دۆخی کەرکووک و شنگار و خانەقین و مەخمور ئاسایی بکەنەوە مادەی 140 دەستور وەک خۆی جێبەجێ بکەن ڕێگە لە پێشێلکردنی ماف و دەستهەڵاتەکانی هەرێمی کوردستان بگرن ئەگەر بمانەوێت دۆخی عێراق چارەسەر بکەین نابێ مافی هیچ پێکهاتەیەکی عێراقی پێشێل بکرێت نابێ هیچ هێزێکی جەماوەری عێراقی دوور بخرێتەوە لەبەر ئەوەش حکوومەتی عێراق و هەموو هێزە عێراقیەکان دەبێ باوەشێکی گەورە بۆ دانوستاندنی تازە لەگەڵ ڕەوتی سەدر بکەنەوە چونکە سەدریەکان هێزێکی گەورەی سیاسی و جەماوەری عێراقن بەکردنی عێراق بە دەوڵەتی هەموو پێکهاتە و هێزەکان بە جێبەجێکردنی دەستور و سیستەمی فدرالی دەتوانرێت سەقامگیری و سەروەری عێراق بپارێزرێت ئەوەش لە بەرژەوەندی گەلی کوردستان و هەموو پێکهاتەکانیەتی هەواڵانی خۆشەویست ئەندامانی کۆنگرەی چواردەمی پارتی لێرەوە دەمەوێت لێرەدا کەسێکی خۆشەویست بۆ پۆستێکی تازەی پارتی دیموکراتی کوردستان بژێر بکەم ئەویش کاک مەسرورە بۆ پۆستی جێگیری دووهەمی سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک مەسرور پەروەردەی جەنابی سەرۆک مەسعود بارزانیە کەسێکی زۆر خۆشەویستیش بووە لە لای باوکم کاک دریس کەسێکی بەتوانایە ئەندامانی مەکتەبی سیاسی و سەرکردایەتی پارتی بەر لە هەموویان شایەتن بۆ توانای ئەو بەڕێزە خزمەتێکی گەورەی سەقامگیری و ئارامی کوردستانی کردووە ئێستاش
وەک سەرۆک وەرزیران ئەرکێکی زۆر قورسی لەسەرشانە کە دەبێ هەمومان پێکەوە یارمەتی بدەین بۆ سەرکەوتنی لەو ئەرکە قورسە کە لە نەتیجەدا سەرکەوتنی ئەو سەرکەوتنی پارتی دیموکراتی کوردستانە و دەبێ پشتی بگرین و یارمەتی بدەین. پارتی کار و ئەرکی زۆری لە پێشە. بە تەئکید من و کاک مەسرور دەمانەوێت پێکەوە بە شەرعیەتی ئێوە هاوکاریەکی زیاتری جەنابی سەرۆک بکەین. داواتان لێ دەکەم پێشنیارەکەم قبول بکەن سەرکەوتن بۆ پارتی ئەو پارتەی ئاڵای شۆڵشی هەڵگرت بژی کوردستان پێکەوە لەژێر ڕێبەرایەتی سەرۆکی نەتەوەییمان سەرۆک بارزانی بۆ دەستکەوتی گەورەتر لەم وڵاتە. زۆر سپاس بۆ هەموو لایەکتان. بەخێر. سپاس بۆ ئەندامانی کۆنگرەکە پێشنیارەکەی جەنابی کاک نێچیروان بارزانی قبول کرا بۆی کاک مەسرور بارزانی بێت بە جێگیری دووەمی سەرۆک بارزانی. بە ناوی خۆی گەورە و میهرەبان جەنابی سەرۆک ئەندامانی کۆنگرەی چواردەی پارتی برای بەڕێز و خۆشەویستم کاک نێچیروان من زۆر سپاسی هەستی هەمووتان دەکەم و سپاسی برای بەڕێزم کاک نێچیروان دەکەم بۆ ئەو پێشنیارە. من خۆم بە قەرداری هەمووتان دەزانم هەروەک جەنابی سەرۆک فەرمووی ئێمە هەموومان بەهۆی پارتیەوە گەورەین و بەیەکەوە دەتوانین سەرکەوین. بەڕێزان بۆ من شەرەف و شانازیە ئەندامی پارتێک بم کە جەنابی بارزانی نەمر دامەزرێنیەرێتی و جەنابی سەرۆک بارزانیش سەرۆکی حیزبە. سپاسی متمانەی ئێوەی بەڕێز و خۆشەویست دەکەم. من هەمیشە فەرموودەی جەنابی بارزانی نەمر کە دەفەرموێ مرۆڤ دەبێت خزمەتکاری گەلی خۆی بێت کردومەتە سەرمەشقی ژیانی خۆم و ئێمە لە هەر ئەرک و پۆستێکدا بین پێویستە خزمەتکاری گەلی خۆمان بین. هەر پۆست و وەزیفەیەک بەلای منەوە ئەرکە بەرپرسیارەتیە و لە هەر شوێنێک بم پێش هەموو شتێک خۆم بە خزمەتکاری ئێوەی بەڕێز و گەلەکەم دەزانم. بەڵێن دەدەم لەگەڵ برای بەڕێزم شان بەشانی کاک نێچیروان بارزانی لە سایەی جەنابی سەرۆک لە خزمەتی ئێوەدا بین و هەموو ئەو پرەنسیپانەی کە پارتی لەسەری دامەزراوە پابەند بین پێی و لە پێناوی خۆمان بەخت بکەین. بەڵێن دەدەم جەنابی سەرۆک هەروەک چۆن فەرمووتانە تەعەدا لە کەس مەکەن و تەعەداش لە کەس قبوڵ نەکەن. ئێمە ئەوە بکەینە فەرموودەی جەنەوە بکەینە پیشەی کاری خۆمان و بەردەوام بین لەسەری. ئەوەی پێمان بکرێت لە خزمەتی ئەو حیزبە لە خزمەتی ئەم گەلە ئێمە بەردەوام بین و تەقسیری نەکەین و درێغی نەکەین. خوا یارمەتیمان بدات ئێمە بتوانین ئەو ساڵانەی لە پێشمانە زیاتر لە خزمەتی ئەوەی خۆشەویستدا بین و بتوانین هەم پارتەکەمان سەر بخەین هەم ئەزمموی وڵاتەکەمان بەرەو قۆناغێکی گەشتر و پێشکەوتوتر ببین. جارێکی تر زۆر سپاستان دەکەم بۆ متمانە بەخشینتان.